بە یادی گیانبەختکردووانی کۆمەڵکوژی شەنگاڵ. ڕۆژەکانی سێهەم تا هەشتەمی مانگی ئاگۆست بەرامبەر لەگەڵ 12 و 18 گەلاوێژ ساڵیادی هێرشی هێزەکانی داعش بۆ سەر ناوچە کوردنشینەکانی شەنگاڵە. 8 ساڵ لەمەوبەر لە ساڵی 2014 لە یەکێک لە گەرمترین ڕۆژەکانی هاوینی ئەو ساڵەدا هێزەکانی داعش هێرشیان کردە سەر ناوچەی شەنگاڵ و لە ماوەیەکی کورتدا شاری شەنگاڵ و گوندەکانی دەوروبەریان داگیر کرد. لە ئاکامی ئەو هێرشەدا پتر لە 7,000 کەس کوژران و نزیکەی 5,000 ژن و کچی ئێزیدیان وەک کۆیلەی جنسی بەدیل کرد. بەم جۆرە پاش جینایەتی ناسراو بە ئەنفال لەلایەن ڕژیمی بەعسی عێراقەوە پاکتاوێکی تر لە مێژووی سەردەمی ڕۆژهەڵاتی ناویندا لە دژی خەڵکی کورد بەڕێوەچوو. کۆمەڵکوژی ئێزیدیەکانی شەنگاڵ گەلێک لێکەوتەی تریشی هەبوو. لە ئاکامی ئەو توندوتیژیانەدا 2745 منداڵ بێدایک و باوک کەوتن. 1759 کەس لەو منداڵانە باوکیان لەدەستدا و 407 منداڵیش لە بوونی دایکیان بێبەشکران. بە شێوەیەکی گشتی 359 کەس لە دایکان و باوکان و 220 منداڵیش سەرجەم ئەندامانی بنەماڵەکەیان لەدەستداوە. بە گوێرەی لێکۆڵینەوەکانی شوڕەی ناوەندی ئێزیدیەکان بەشێک لە بەدیلگیراوەکانی ئێزیدی هەتا ئێستاش لە عێراق و سووریان و ژمارەیەکیشیان ڕاگوێزی وڵاتەکانی تورکیا، عەرەبستانی سعودی، قەتەر، لیبی و پاکستان کراون. تا ئێستا چەندین گۆڕی بە کۆمەڵی ئێزیدیەکان لە عێراق دۆزراوەتەوە. هێرشی داعش بۆ سەر شەنگاڵ لە درێژەی داگیرکردنی شاری مووسڵدا بەڕێوەچوو. ئەرتەشی ژێر فەرمانی نووری مالیکی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق شاری مووسڵیان پاش شەڕ و خۆڕاگیریەکی کەم و ڕواڵەتی بە چەک و جبەخانە زۆر و زەوەندە نظامیەکەیەوە ڕادەستی داعش کرد و بە شوێن ئەوەشدا داعش ئاستی چاوەڕوانیەکانی نووری مالیکی تێپەڕاند و تا دەروازەکانی بەغداش پێشڕەوی کرد و دەستی بەسەر بەشێکی زۆر لە خاکی عێراقدا گرت. داعش لە مووسڵ 4 هەڵبژاردەی خست بووە بەردەم مەسیحیەکان: چۆڵکردنی شار، دانی باج و بەرتیل، تۆبەکردن و قبولکردنی ئاینی ئیسلام یان مردن. بەڵام داعش لە ڕاگەیەنراوێکدا کە بڵاوی کردەوە 2 هەڵبژاردەی بۆ کوردە ئیزیدیەکان دیاری کرد: مردن یان قبولکردنی ئاینی ئیسلام. بۆ ئەو گروپە جنایەتکارە خەڵکی کورد لە زومرەی مەترسی دارترینی ئەو دژمنانە بوون کە یان دەبوو سەریان لە لاشەیان جیا بکرێتەوە یان ناچار بە قبولکردنی ئاینی ئیسلامی داعش بکرێن. دژمنایەتی کوێرکوێرانەی داعش لەگەڵ خەڵکی کورد تەنیا لە ڕوانگەی ئیدئۆلۆژیکیەوە نەبوو، بەڵکو هاوکات سیاسەت و پەیامێکیش بوو لە ناوچەکە کە دەیتوانی کۆماری ئیسلامی ئێران، حکوومەتی عەرەب و شیعە لە عێراق، تورکیا، سووریا، ناسیۆنالیزمی توندڕەوی عەرەبی، بەعسیەکان و پاشماوەکانی ڕژیمی سەدام حوسەین و ئەشایەری دواکەوتووی دراوسەی کوردستان هەن بدات بۆ سازش و سات و سەودا لەگەڵ داعش. داعش بە سەربڕینی دی لە کوردەکان ئەو پەیامە سیاسیەشی دا بە حکوومەت و ڕەوتە جنایەتکارەکانی ناوچەکەکە دەتوانن داعش وەک ئەرتەشێکی بەکرێگیرەوە بەکاربێنن تا ئەوەی کە خودی ئەو ڕژیمانە نەیانتوانیوە لە دژی خەڵکی کورد بیکەن و بەڕێوەی بەرن، داعش بەڕێوەی ببات. جەماوەری خەڵکی کوردستان لە ڕۆژئاوا دەستیاندا یە خۆڕاگریەکی کەم وێنە لە دژی خەلافەتی کۆنەپەرستی ئیسلامی داعش. خۆڕاگری سەربەرزانە لە بەرامبەر داعشدا کە لەلایەن ئەرتەشی تورکیاوە پشتیوانی لێدەکرا لاپەڕەیەکی زێڕین بوو لە خۆڕاگری و بەرخودانی جەماوەری لە دژی کۆنەپەرستی و بەربەڕیەتی حکوومەتی تورکیا و خەلافەتی ئیسلامی. ئەم خۆڕاگری و بەرخودانەی کە لە کۆبانیەوە دەستی پێکرد و شکست و تێکشکاندنی هێزەکانی داعشی لە ڕەقە لێکەوتەوە بە بەهای خوێنی پتر لە 12,000 ژن و پیاوی قارەمانی ڕۆژئاوا بەڕێوەچوو. شکستەکانی دواتری داعش لە عێراق بە وەسیلەی هێزەکانی پێشمەرگە و هەشتی شەعبی و پشتیوانی ئاسمانی هێزەکانی هاوپەیمانان پاش وەدەنانی داعش لە سووریا لەلایەن هێزەکانی ڕۆژئاوا ڕوویدا.
دروستبوون و تێکشەکانی خەلافەتی ئیسلامی شام و عێراق ئەگەرچی زەمانێکی زۆری نەخایاند بەڵام لەباری وەحشیگەری و توندوتیژیەوە مێژوویەکی نەنگینە کە پشتیوانان و لایەنگرانی داعش لەوانە ئەردۆغان و دەوڵەتی تورکیا دەبێت ڕۆژێک وەڵامدەرەوە بن. خەڵکی کوردستان بەتایبەت لە سووریا بەرخودانێکی کەم وێنەیان لە خۆیان نیشانداکە وەک شانازیەک بۆ جەماوەری خەڵکی کوردستان و هێزە چەپ و دموکراتیکەکان لە مێژوودا بە زیندویی دەمێنێتەوە. ئاشکراکردن و لە قاودانی بەڵگەکانی پەیوەندی داعش لەگەڵ دەوڵەتی تورکیا و کۆنەپەرستەکانی تری ناوچەکە یارمەتیدەر دەبێت بۆ ئەوەی کە تراژیدیای جینۆسایدی خەڵکی کوردستان چیتر دووپات نەبێتەوە. لە ساڵیادی کۆمەڵکوژی و پاکتاوکردنی خەڵکی شەنگاڵدا ڕێز دەگرین لە یاد و بیرەوەری گیانبەختکردوانی ئەو جەنایەتە و نەفرەت و بێزاری خۆمان لە داعش و پشتیوانە ناوچەیەکانی و لەسەرەوەی هەمویان دەوڵەتی ئەردۆغان دەردەبڕین.